السلام عليكم دوكاندار برزكان شنو احوالتان؟ ساكن سلامة بازارتان شلونه وضعتان شلونه؟ ماشي سلامة سلام يا اخوة خير واكوب نتوليرا والله وراستی به ما ئێمە ڕۆژانە دیارە لە بازارین و خەریکی کار و کەسابەتین تۆزێک باسی کڕین و فرۆشتن و وەز و باز گوزەرانی دوکانداری ئۆشتانە دەکەیت زیاتر خۆشحاڵی بۆی کە جەنابتان هاتن ئەگەر بکرێ دەربارەی کڕین و فرۆشتن یەک دوو فەرمودەمان بۆ باسکەی لە ئادابی کڕین و فرۆشتن سلام بنیا ڕەبێ ئەگەر باسی شازی مەعامەلەکردن چۆن بکرێ باشترە ینی زۆر باشە ئیشاءالله لە صحیحی بوخاری داهاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ئینسان هیچ کاتێک ڕزق و ڕۆزیەک و تەعامێک و خواردنێکی نەخواردووە کە باشتر بێ لە کار و کەسابەتی دەستی خۆی ئینسان ئەگەر کار و کەسابەتێکی دەکات لەگەڵی دانیەتی پاک بێت ئەوە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم باشترین خۆراکە کە ئینسان دەرخواردی خۆی و ماڵ و منداڵی بدات بەڵام ئەو کار و کەسابەتیە پێویستی بە چەند ئادابێک هەیە کە ئینسان لە معاملە و کڕین و فرۆشتندا چەند ئادابێکی معاملاتی ڕەچاوکە بۆ ئەوەی کارەکە هەمە بێتە عیبادەت و هەمیش کارەکەی بەرەکەتدار بێ ئینشاءالله بە کورتی ئەمن دەڵێم یەکەم لە ئادابەکانی معاملە ئەوەیە کە ئینسان لە کڕین و فرۆشتندا سینگی فراوان بێ و لێبوردە بێ ئەوەندەی کە بۆی دەکرێت کار ئاسانی بۆ خەڵکی بکات و هەرزان فرۆش بێت لە صحیح بوخاری داهاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ رحم الله رجلا سمحا إذا باع وإذا اشترى پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ڕەحمەتی خوای پەروەردگار لە کەسێک بێ لە پیاوێک بێ لە ئافرەتێک بێ لە هەر کەسێک بێت لە کاتێکدا کە دەکڕی معاملەی خۆشە و کە دەفرۆشی معاملەی خۆشە و سینگ فراوانە و لێبوردەیە جا کەس هەیە ڕەحمەتی خوای پەروەردگاری نەوێت پێغەمبەر دەفەرمێ ڕەحمەت لەو کەسەی بێت لە کاتێکدا کە دەکڕی و دەفرۆشی معاملەی خۆشە ئەوەندەی کە ئینسان بۆی بکرێت لە کار ئاسان لێ معاملەیدا بکات و دەستی خەڵک بگرێ هەرزان فرۆش بێت ئەوە بەڕاستی بۆ ئینسانی کارێکی باشەوە خێرێکی گەورەیە بەکەمی مەزانن جاری وا هەیە ئینسان بازرگانیەک دەکات کڕین و فرۆشتنێک دەکات دوکاندارێکە کارەکەی دەبێتە بانکخوازی مامۆسایەک دەگەڕێتەوە دەڵێ پیاوێک بانکخوازێکی بۆ گوندێکی لە یەکێک لە وڵاتانە هێنا گوندێکی زۆر گەورە و ئەوانە بوو خەڵکەکە وەکو پێویست بە دەم بانگەوازەکەیەوە نهاتن هەڵسا دوکانێکی لە نزیک ئەو گوندەیەی دانا سبحان الله لە معاملەیدا زۆر هەرزان فرۆش و معاملەی خۆش و سینگ فراوان و ئەوانە بوو بە هۆکاری ئەو دوکانەی وەڵامی بانکخوازەکان وەکو پێویست نەداوە بەڵام بە هۆکاری دوکانەکەی کە معاملە وشتی خۆش بوو لەگەڵ خەڵکدا دەفەرمێ هەمویان کە پێشتر مسلمان نەبوون هەر هەمویان مسلمان بوون بەهۆی ئەو دوکانەیەوە بەکەمی مەزانن ئێوەش جاری وا هەیە بەهۆی معاملەیەوە معاملەکەتان دەبێتە بانکخوازی دووهەم لە ئادابەکانی معاملە ئەوەیە کە ئینسان لە معاملەیدا ڕاستگۆ بێت پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کە لە صحیحی بوخاری داهاتووە دەفەرمێ کڕیار و فرۆشیار فإن صدقا وبينا بورك لهما في بيعهما کڕیار و فرۆشیار ئەگەر لە معاملەکەیاندا ڕاست بوون خەلەلێکی کەم و کڕیەکی هەبوو باسییان کرد ئەوە پێغەمبەر دەفەرمێ بەرەکەت دەکەوێتە ئەو کڕین فرۆشتنەی بەڵام بە پێچەوانەوە ئەگەر وانە بێت بەڕاستی بەرەکەتی لێ هەڵدەگیرێت ئەوەندەی کە ئینسان لە وەصفی هەر شتێک دەیکا هەر معاملەیەک دەیکات تێیدا ڕاستگۆ بێ پێغەمبەر دەفەرمێ بەرەکەتی دەکەوێت سێم لە ئادابی معاملە ئەوەیە کە ئینسان ڕەواج بە کڕین و فرۆشتنەکەی نەدات بە سوێندی نادرۆ دوو لە ڕووی جەنابتان ئینشاءڵڵا هەر یەکێک لە ئێوە ئەهلی ئەوەی نینە بەڵام زۆر کەس جاری وا هەیە سوێندە لەسەر زۆر شتی دەخوات ئەسڵەکەی و فڵانە و فیسارە و دەرەزەی وایە کەسی وەکو پێویستیش نییە و ڕەنگە ڕاستیش نەبێت پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم الحەلیف دەفەرمێ ئینسان کە سوێندێ دەخوات لە پێناوی معاملەیەکدا منەفقة لسلعەتی یعنی ڕەواج بە کڕین و فرۆشتنەکەت دەدا بەڵام وریا بە پێغەمبەر دەفەرمێ مەمحەقة للبەرەکە بەرەکەتی نایەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی دیکەدا دەفەرمێ کە فەرمایشتێکی صحیحە سێ جۆرە کەس هەن لە ڕۆژی قیامەتیدا خوای گەورە تەماشایان ناکات بە چاوی ڕەحمەت تەزکیەیان ناکات سزایەکی توندیان دەدات ئەبوو زەر فەرمووی پێغەمبەری خوای ئەوانە کێن بە هیلاک چوون بەڕاستی ئەو کەسانە پێغەمبەر فەرمووی ئەو کەسانەی کە بە سوێندی ناڕاست ڕەواج بە کڕین و فرۆشتن و معاملەکەیان دەدەن ئەو کەسانە خوای گەورە لە ڕۆژی قیامەتدا خوا پەمەنەمەندات دەفەرمێ قسەیان لەگەڵدا ناکات و بە چاوی ڕەحمەت ئەو کەسانە تەماشا ناکات چوارەم لە ئادابی معاملە ئەوەیە کە ئینسان
ئەوەندەی کە بۆی بکرێت خێر و خێرات لە معاملە و کڕین و فرۆشتنی دابکات وە لە بازرگانیەکەی دابکات بەرەکەتی تێدەکەوێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت یا معشەڕ التجار ڕۆژێکیان ڕووی کردە بازرگانەکان و ڕووی کردە ئەوانەی کە کڕین و فرۆشتن و معاملە دەکەن. فەرمووی ئەوانەی کە ئەی کۆمەڵی بازرگانەکان فەرمووی إن هذا البيع يحظره اللغو والحلف ئەو کڕین و فرۆشتنە زاری وهەیە سوێندی تێدەکەوێت لەغوێکی تێدەکەوێت لە ڕوایەتێکی دیکە داهاتووە شەیطان دێتە ناوی کەم و کوڕیەکی تێدا هەیە. پێغەمبەر فەرمووی فەشوبوه بالصدقة بە سەدەقە و خێرکردنەوە تێکەڵی بکەن بۆ ئەوەی ئەو کەم و کوڕیەکە لە کڕین و فرۆشتنداندا هەیە کەم و کوڕیەکەی تێدا نمێنێ ئەوەش بەڕاستی معاملات و کڕین و فرۆشتنی ماڵ پاک دەکاتەوە. کۆتا هەمین ئاداب ئەوەیە کە ئینسان لەسەر کڕین و فرۆشتنەکەی نوێژ و تاعەت و عیبادەتی خوای گەورە نەسوێنێ و خوای پەروەردگاری لەبیر نەچێت. خوای گەورە کە باسی بەندە چاکەکانی دەکات چ دەفەرمێت ڕیجال لا تلهیهم تجارة ولا بيع عن ذكر الله ئەوانە کەسانێکن کە کڕین و فرۆشتن لە یادی خوای پەروەردگار و لە نوێژ و هەتا کۆتایی دووریان ناکاتەوە ئەو کەسانە بەندەی چاک و باشی خدای پەروەردگارن. ئەگەر واتان کرد دڵنیابن ئێوە و هەر کەسێکیش وەکو ئێوە بکات ئەو ئادابانە ڕەچاوکات ئیشەڵڵا کار و کەسابەتیەکەی دەبێتە عیبادەت خوای گەورە بەرەکەت بخاتە کار و کەسابەتیەکەتان ئێوەش و هەر کەسێکی دیکەش کە بەو شێوازەیە بەرەکەتی بۆ تێبخا و سەرفرازی دنیا و قیامەتمان بکات. والسلام عليكم ورحمة الله وبركاته أجمعين يا ربي وبركاته بيت يبقى إن شاء الله وهم لايكي دستا خوش بيت سلام يا أخوان یوادارم هەمیشە و پند و ئامۆژگاریانە دۆم حەدیسانە بە گوێی بازرگانەکان دابچیت پێێنی و إن شاء الله إن شاء الله داوایەکی باش وەڵام هەر مەبەستمان لەو سەردان و چوونە شوێنانە و قسەکردن لە شوێنان ئەوەیە کە لە زیاتیەوەی خەڵک بێتە لای مامۆستا و ئەوە بکات ئێمە کاراسانی بۆ خەڵکی بکەین ئێمە بچینە لای خەڵکی بۆ ئەوەی جیاوازیەک لە بانگەواز و کاری بانگەوازیدا بکەین و بۆی کاراسانێکی بۆ خەڵکی بکەین و بۆی خەڵکیش ئیسفادەی زیاتری لێ بکات کە لەو شوێنانە دەبینی و گوێبیست دەبێت ئینشاءڵڵا خوای گەورە بیکاتە توێشی و قیامەتی هەموو لایەکی. ئەجمعین یا ڕەبی دەستان خۆش بێ.